وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی حکوومەتی هەرێم بە یاوەری وەفدێکی وەزارەت قەزای چەمچەماڵی بەسەر کردە و لە سەرەتادا و لە دیوانی قایمقامیەت لەگەڵ بەڕێوەبەری ناحیەکان و بەڕێوەبەری بەشێکی زۆری فەرمانگەکان کۆبوویەوە. دواتر و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسی لە چەند پرۆژەیەکی گرنگ کرد کە لە ئایندەیەکی نزیکدا لە سنوورەکەدا دەچنە بواری جێبەجێکردنەوە. لەوانەش دروستکردنی دوو بەندا و قەسابخانەیەک و کارگەیەکی پاکردنی بنەتۆ و کارگەیەکی تایبەت بە زەیتون. ئێمەش دیارە چەند پرۆژەیەکمان هەیە بۆ چەمچەماڵ بەگشتی بۆ قەزای چەمچەماڵ لە قۆناغی ئایندەدا لەو چواردە بەنداوەی کە ئێمە داوامان کردووە کە دروست بکرێت بۆی کە لە بابەتی ئاو بە ئاسایشی ئاو بگەین دوو بەنداوێن دەکەوێتە چەمچەماڵ و لەو ستارتخانانەی کە ئێمە بڕیارمان داوە لەسەر یعاناتی زراعیواتە پاڵپشتی کشتوکاڵی کە ئەگەر دابین بکرێ ئەم ساڵ کە قرار وایە بە سوورە دابین بکرێ ئێمە ستارتخانە بۆ ئێرە دابین دەکەین و پرۆژەیەکمان هەیە پاککەرەوەی تۆ بنەتۆ ئەوانە ئێمە بڕیارمان داوە کە لێرە چەمچەماڵ دادەمەزێنین و دروستی دەکەین. لە وەڵامی پرسیارێکی پەیامدا و سەبارەت بە کێشەی گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە ناوبرەوە ئاماژەی بەوە کرد ناوبەناو دەسەڵاتدارانی ئێران ئاوەکە بەردەدەنەوە و تا ئێستش بەشی پێداویستەکانی خەڵکی ناوچەکە دەکات. باسیشی لەوە کرد لە ئاگەری گرتنەوەی ئاوەکە بە یەکجاری لەلایەن وڵاتی ئێرانەوە مەترسی لەسەر ئەو شوێنانە دروست دەکات کە ئاوی زەی بچووک پێداویستەکانیان دابین دەکات لە دەڤەری ڕاپەڕینەوە تا کەرکووک و پردێش. نوێنەری ئێمە لە هەرێمی کوردستان لە هەم ئیدارەی ڕاپەڕین هەم قایمقامێتی قەزای پشدەر سەردانی بەنداوەکەی کە کەڵوەسیان کردو لە سەردەشت و ئەوەی کە بە چاوی خۆیان بینیوانە باسییان کردو ئەم ئاوە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردو هەر بۆ خۆی لە بەنڕەتدا ئاوەکە کەمی کردووە بەڵام لەم کەمەشدا حەقەتەن کەمیشان بۆ ئێمە بەرداوەتەوە. بەرحاڵ ینی ئێمە ئێستا ئەو بڕ ئاوەی کە دێ کەمە بەڵام پێداویستی ئێمەی تا ئێستا جێبەجێ کردووە. ئێمە بیرمان لێ کردوتەوە بەڕاستی ئەو بەنداوەی دەڵگا یعنی لەو چواردە بەنداوەیە کە ئێمە داوامان کردو کە بە زووترین کات بجێ بۆ تەرخان بکرێت بە جێبەجێ بکەین ئەو کاتی ئێمە ئەم کێشەی ئاومان نامێنێت کە ئەگەر ئەم زێیە بە تاویش بگیرێتەوە. دوابەدوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکەش وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکان بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی چەمچەماڵی بەسەر کردە و لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ناوبراو گوێی لە کێشە و داواکارەکانیان گرت و بەڵێنی چارەسەری پێدان بە جۆرەی ئەو دەسەڵات و توانایی کە وەزارەتەکەی لە توانایدایە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.